دیمان بەڵێ چێکنەوە خەریکم سیڤێک بۆ خوشکەکەم حەزرەکەم سیڤ ئەی بۆ خۆی حەزری ناکە بۆچی؟ جارێکە شارەزایەکی وای لە سیڤی پڕکردنەوە نییە تۆ سیڤی بۆ پڕکەیتەوە چاوەڕ بێدام نەخێر کۆمپانیایەکە داوای کارمەندی کردو بەشکم وەری بگرن کە بچێتە ئیشەکەەوە بەرەبەرە فێرە بەقوربان حکومت ئەو هەموو خەڵکی دامەزران و حتمما دامەزرێنێ قامیدا بیر لەوەش کردوەوە بەرحاڵ حکومە دەبێت هەر هەمووی دامەزرێنێ زۆر ڕێ ناکەینە سەر مۆزوعە باشتر باسی و مۆزوعکە من خەریکی هین بووم خەریکی تەوری بەرنامەکە بۆتم شتێک هەڵبژێرین بۆی کە گفتوگوی لەسەر بکەین بەس وادەم خەریکی ئەم بێکاری و سیڤی ئەو شتانەی چۆنە باشترین بابەتە تۆ پێ باشە مێشکتم خوێندەوە چی بێ باشە مێشکتم خوێندەوە گەنج و هەر میوانن وێجارەیەن بەرنامەیە گەنجانە سوزان شەرەفانی لە 2 سبات 1990 لە باژارێ مووسڵ ژدایک بووە خودانەیە باوەڕنامەیە ڕاکاندنیە لە نەروجێ ڕێبەبەرە کۆمپانیایەکە مێدیایە ڕێکان وەلید نەبی لە 25 تەباقا 1990 لە باژارۆکێ ڕەوەندز ژدایک بووە خودانەیە باوەڕنامەیە دوبلۆمە لە پزیشکیە کارمەندێک کەرتا گشتیە کنار زمکان ئۆسمان لە 18 ئادارە 1994 لە باژارێ سلێمانیە ژدایک بووە خوێندن کارە بەشێ کارگێریە کارە لە ئەزانکۆیە قەرەداغ ڕێڤەبەرە کۆمپانیایە مایبۆکس سولیە ڕێبوار ئەنوەر محەممەد لە 28 سبات 1990 لە باژارێ هەولێر ژدایک بووە خودانەیە باوەڕنامەیە بەکلۆریۆسە لە ڕاگەاندنێ چاڵەکڤانێ مەدەنیە خير بان طلعوا عفوا برو يا خبر خير بان امزام رقاقي دورتان بالريوه دامتان کردەوە خۆتان ماشەڵڵا جوان سپاس مەمنون دیار لەگەڵ دیمانە گفتوگویەکمانە کرد خەریکی شتێ بووین تۆزێکیش مناقەشەمان کرد لەسەرەوەی کە خەریکی سیڤیەک بووم بۆ خوشکەکەم تازە دەرچۆ لە زانکۆ بۆی کە بچێت لە کۆمپانیایەکە دەست بەکار بێ بەڵام شاباز وتم با تۆزە چاوەڕێکە تا بەشکم دامەزرێ خۆتر حکومت خۆ دەزانن ئەم هەموو کەسی دامەزرانەوە خۆ بێ ئاوڕێکیش لەوان کاگرەکان بەردەوامی لە ئیشەکە لە حکومت بۆ خۆم فەرمانبەری حکمیم بەڵام مثلەن خۆزگەمە خواست لە کردی تایبەت کار بکەم بۆ چونکە خۆتان نەزانن نابێت تۆ پشت بە کردی گشتی زۆر بەستنە ئەی باشە بۆ ئێستا زۆر کەسکە لە کردی گشتی ئیشەکە لە کردی تایبەتیشە ئیشێکی دۆزیەوە چونکە ماشەکەی بەش ناکە من عزم لە ژانی ڕۆبۆتی نیە بۆیە نەمویستوی نابێتە ڕۆبۆتیەوە شەشی دەست ناکرێت هەم تۆ ئێستا چێکی بێشەکە تۆ مەژۆڵی بزنسی خۆمم هەیەوانێ هیچ کردی سەر بەخۆی ئیمانە بە موسیقی حکومەت گشتیوان مەسەلەکە هەرموو چەندی هەموو کەسێ بۆ پارە ئیشەکە بەڵام ئەزانی خۆشەکەی لە چیایە لەوەی کە هەر کات هەر ڕۆژە حەزر لێ بێچی بۆ ئیش ئەگە حەزر لێ نەبێ ناچێنە ینی مەقەید نابێت تا توانێت تۆ توانی سەر بەخۆترێت ئبزاعەکەی لە ئیشی خۆتە قدراتی خۆشە بۆ کەسی کە بەکار نایێنێ من زۆر بەحیف کەزانم کەسێ زۆر بەتوان نابێت لە شوێنێک بۆ مدیرە بەکاری بێنێ بۆ شەریکێت تۆ توانی شتی باشتر سۆزان خان بەڵێ منیش هەر ئیشی تایبەتی خۆم هەیە ڕێیا من ئیشی تایبەت ئەوەیە مەتەلا هەر کەسی تایبەت گەنجی دەبێتن ئامانج هەبنانی مەسەلەن دەستپێکە 20 دەبی دەستپێکە ساڵی 30 دەبێت دەبێتن مەسەلەن ساڵێکی ئەو کاتە من چی حەز دەکەم چی فێر بم یان چی بکەم چی نەکەم مەسەلا من خبرە هەبوو ئیشی حکومیش ئەچوومە وێرە هیچ شتێک نەبوو مەسەلەن کو ئەسفێر ببم بەلکی ڕێبەر مەسەلەن ئیشی خۆی درست نەزانێتن مەسەلەن من چی ئیش بکەم لەوێ بابو مش خوش نبو من هند طموحاتي هبو من نشيت هبو من او كرا اجازه هات من شورا خود دست بكراني كار خود دست بكري طيب درفتي شي بزر باشتر بو تو هبو مثلا لو او زانيارني كلا درو مثلا تو خوين اخر او من لدرو هات من حسكر اشتي همي طاقه او زانيار هي لرب بكار بين بلام سيستمي وير فرق لقلي كردستان يعني من ناتو انا سيستم همو بين بلا جاء من قلت او ايش بلم ايش كي خو بكم بلكي بزان بتر هنام بكم تاک ڕێبوار تو شەر بەردەوامی لە کەرتی تایبەت؟ وڵام من چالاکوانی بواری کۆمەڵگەی مەدەنیم و
ئیشێکی سربەخۆکم بە پیشەی ڕۆژنامەنووسی و لە سوۆسیال میدیای زۆرجار کاری ڕۆژنامەوانی دەکەم تەنها خۆم بەوە بەستۆتەوە بەڕاستی و چاوم لە ئیشی گەورەترە بەڵام هێشتا پرۆژەکانم من هەستەکەم ئێستا گەنجی ئێمە وەکو چەند ساڵ پێشتر نەماوە ینی چەند ساڵ پێش زۆر چاوەڕێ حکوومەت بوون بەس بەپێی ئەو شتانی کە چوومە ناو گەنجەکان و پرسیارم لێکردن هەستەکەم ئێستا زۆربیان ڕێیان وایە کە پشت بە خۆیان بەستن یان وڵا بەداخەوەوان نییە من وای نابینم ئێستاش خەڵکی ئەمە بەڵام ئاخ من چون ڕێخەڵیان بەڵێ قەنەعەتەکەم خەڵکێک هەبێت نخبە بێ باسی ئەو بابەتە بکە بەڵام ئێستاش زۆرینەی هەر زۆری خەڵکی پێی خۆشە دیتنا من حکومەتێ مثلا وێنەکی چێکی لەسەر خەڵکیدا مثلا تعین باشە بوو چی مثلا ئەگەر دوای مثلا تەقاعد بێ نەتەمە کوردی خانەشین بێ مثلا گەرانتیەکە هەی ئەگەر تۆ مازە په حکومەتێ بێ ئەو شەنە چونە سەر ئەو گەنجەدا مثلا ئەگەر من تەخەرج بم یەکسەر دەچم تعین بم برهندش مثلا أست خاندن لوازم هيت خاندن مثلا كاتك بس شهادة ورقريتم بس بتخرج راسك تو مش تبي بلام أو ولا للدروي ولاتها تلعند لكومبانيا كان يشاء هي يعني تو لبرامبر أويا بشك لو باريك موشي ما أنا ولا بيخود شو تدروا بزور ديفشونينا من خوم لا مثلا لكرت تايبش من إيش كريا بس كسك نهاتي مثلا موشي بدأ تمن أخي كرت تايبتي للدرو يعني أنا ليرة مثلا كسك نهاتي من موشي من أجا بونو من بيجم $1000 كسنة قوتي أو $100 داي بوزقات مثلا بو أوي تقاعدات الشراء كنين أو ديفشونينا كردستان بابا هي نا سيستم كمان هي لا وزارة كاني حكومات لا وزارة كاني حكومات لموشا بشك زور كما رنجا بيو ديار نبي أو بشكل دقرن بلا دقرن أخي خولا كرتي تايبد أو ناكل شو كلا تولا كرتي تايبد نماي راست خويش بيوندي كتبو شلون وانا منك إيشي تدادكي ويو ناتشارنية لمستقبل دا جاني تو التأمين كان آخر أوي بس استاج أو دا كام بلام آخر أوش بوته هو أوي كجنجي إما نتواني باور بكرتي تايبد بكان نتواني بتشيلي همو جنجا كان مالن نتواني مثلا حتى 20 ساعة بقي ساعة بها مو كومبانيا مثلا لدواي أو سيستمي خانشيني هبي بس أبا نحقية مثلا صالك دو صال طول شركة إيش بكي أو شركة نما دبيتن أو همي زكاة مثلا من بتلم زكاة مثلا أو بريت هدايا دبيتن أو بريت بيتن يعني الشك هي بتحكومات دبو تحساب بكتن أكي بتش شركة كودي تريش هر إيش بكي وزكاة كدي بدي يعني ضريبة بدي دبيتن أو أنا يعني سيستمك من الكورسان هبيتن أو وزارة الكهرباء كومالاتي مثلا ما هي تنتواني أنا رخا بەڵام ئەخ ئەو جێبەجێ بس نتواني مثلا ببي بيويس بروجرا ساكن في ما بينوين أو عند كونين تواني مثلا قصير نزول لسر كين سوكا أواني كاستاش خانشين نكرهون بمعنى خانشين واقعي فرمان بريك بلا جو وبين بابتك مسألة واخين وزارة الكهرباء كومالاتي بيشتغل بيمي بكاري كومالشتي ده يعني أو يعني كاري ريق خستو بدرفتي كاري الرقصان بو جانجان مثلا بلام أوش تا بو أستنبوكا لجيجي طموحي جنجي خو معنا به بونمونه بله بونمونه پارک هبود دو گنجا نظام 25 میلیون بو چند بو هر او هزره براسی برای من خلد بو او پارا زور کمه يعني ريسك بتر او كسا قرضي بشوك تو ما بس قرضي بشوك قرضي بشوك بله مثلا اگر کسی ببتن تخسارات بيتن بونمونه تو كسي هرمتي لجاتي او باري بيته اتوي مشروع ده باش قرض بشوكاش بحساب حكومه بيدا حكومه خوي مشاريع بشوك بتاعته خلقي بقاته سر ايش زور باشتر لوي تو قرضك بيت دست خويتو والله جا من لوين مشروعك وكردوا ماركتينج اكاديمي لا من لوين جواز تو بيدكم وبحكم يويك اما لمسائل قرضي بچوك خلقانك زور باج استفادهيان كردو استابون بخاوني دكانو اوكي بلام گرنگترین شتەوەی خەڵکیان فێری ئیش کرد ئەزانی کێشەی گەورەی وڵاتی ئێمە خەڵک تەمبەڵە لە من لە خۆڕا دەست پێ دەکەم بس انا بدي مرو بيشن همي خلق چونكو هند جرا سيستم دولت خلت اگر گنجمه ونيه مثلا گنج كرد شكل لسري دو بتحسنك ايش بكت والله ناتوانين اما هم كاد ناتوانين بلين حكومه غلطه چونكو اوي ك اما الين گنج مان تمل بوا ناگرتو با حكومه چونكو گنج مان پیشوي حكومه بتوانه كنترولي بك او خزاني هي پروردي هي اگر لولا يعني اخر مثلا من بيجم بوچي بيجم حكومه ايك او سيستم تعيين هي قالك تعيين بوينه بواسطه بيتم هرچ لك هبتني هوتي تعين كرن او كسه مثلا تخيني تن هر بس دنوچ يعني انجامي درب چيتن مشكلانيه كيبو بنفست كينان بس رابورتوي بس ده شيء مثلا خوش مثلا ما بيزان يعني برين باسك تو بباسي سيستمي حكومتك كي اگر باس بي لمسالي تونيتي كار كردن حكومتي اما سرمایه‌داریه يعني اشتراكيه اگر سرمایه‌داری به تو تصاوری او ما كشركه بوكاسو تو خود شركه بكيو تو به پره با اسمانی دی مثلا با دوستکردنی کردی تایبەت بۆ خۆت نەک حکومەت بێ دەست بگرێت ئەگەر سیستەمی سۆشیالیزم مثلا زانی کاکڕەکان کێشەی گەورە من ویستم پامەکە بگەێنم بەڵام دیار بوو برادران ینی
پیان خۆش بوون نقاش لەو بابەتە بکەن من دەزانی چ دەڵێم تاگ لە کۆمەلگەی ئێمەدا بجددی ینی دەبێ ئەومان قبول بێت تاگ لە کۆمەلگەی ئێمە هەمیشە پێی خۆشە دەستی بگیرێ کاکە تۆ ئەگەر هەنگاوێک نەنێ هەنگاوێک نەنێ زانایك لەو بارەوە دەڵێ نازانم بزەبت ناوی زاناکە کاک شابەز لەبیرم نییە بە حقیقت دەڵێ گەنج وەکو هەورە تریشقەوایە هەم جێی ترسە و هەم جێی تەمایە ینی مەبەستەکە لێرە ئەوەیە گەنج ئەگەر بیەوێ شێک بکە و ئەگەر گەنجێک باش پەروەردە کرابێ لە بنەڕەتەوە هاتبێ بوو بێ بە گەنجێکی جێی تێڕامان ئێستا و گەنجە بەڕاستی تەمات پێی هەیە ببێ بە زۆر شتی گەورە خۆ ئەگەر گەنجێک لەسەر بنەمایەکی دوور بێت ئینشاءڵڵا بەڵام ینی حقیقەتە لەم کۆمەلگایە باش و خراپیش هەیە و وەسەڵیشمان هەیە کە دەبینین گەنجێک لەسەر شێوازێکی ناشرین و شێوازێکی خراپ پەروەردە بووە و گەورە بووە و کۆمەڵێک شتی لە ژیانی خۆیان بینیە و بەداخەوە لە کۆمەلگەی ئێمەش ئێستا تەصنیفی ئەوە لەلامە ینی بەجددی گەنجەکە ئەگەر بەو شێوازش گەورە بوو بێ ینی جێگەی ترسە جێگەی مەترسیە نە هیچ خێروبێرێکی هەیە بۆ وڵاتە نە خێروبێری هەیە بۆ خۆی نە بۆ خانەوادەکەشی کە ئەمانە بۆ خۆی قسە زۆر هەڵدەگرێ بەجددی پێم وایە بەس ئەمی شتێک بڵم کەنارخان ئێستا باسی ئەوەمان کرد گەنجەکە مەسەڵەن چۆن بارهێنراوە چۆن وامان لێ کردووە تۆ تەمەنێکی واشت نییە وەزام هێشتا ئەشخوێنی خۆت ئەو بڕیارەدا کە ئیشێکی سەر بەخۆ بکەی یان خێزانەکەت پشتیان گرتیانی چۆن توانیت ئەو بڕیارە بێ من خۆم هەر لەوەتیام حەزم لێ بۆ ئیشی خۆمم هەبێت حەزم لە بزنس بۆ حەزم لێ بۆ ژیانێکی ئەتیادی نەجێ نا هەموو کەس حەزی لێ دەڵێن بەس حەزم لێ بۆ ینی ژیانێکی ئەتیادی نەژیم حەزم لە ریسک هەیە لە ژیانمە اینجا خێزانەکەشم دایمەن هەرچێکم تۆ پشتیان گرتوم ینی باوەڕیان پێم هەبووە تێگە ینی هەرچێکم تۆ سەپۆرتیان کردوم وتیان ئەزانین ئەتوانی بیکەیت لەگەڵتان ئەوە زۆر زۆر پشتی گرتوم خۆناق چۆن دەسە پێکرد چۆن دەستی کرد بەم ئیشە ماڵەوە دەستیان گرتی خۆم لە لایەنی مادیەوە کێ پشتی گرتی لایەنی مادیە خۆم هەر قستێکم کرد و دەستم پێگرت تۆ قەرزە کرد و دواتر ئیشە قەرزەکە لەکوێ کرد خوا کەنارخان ینی مەبەستمە ویزان قستی بانک بوو ینی حکومەت نا بۆ خۆی پێم خۆش مەسەلەن قسێکی جوانی باس کرد کە ماڵەوە هاوکارم یان پشگیریە بەس من خۆم دافعێک لە خۆمە هەبووە بێگومان بەڵام پەروەردەی خێزان بەڕاستی لای کورد ئێستا پەروەردەیەکی سەقەتە چونکە خێزان ڕۆڵێکی وا نبینێت کە تاکێک دروستکە خۆی بەرەمێن بێ شەزاد ئاسان قسەی زۆر جوانی هەیە ئەڵێ دایک و باوک خەدیم بەمیانە گوت بڕۆ بخوێن لۆی نانێک پەیدا بکەیت ڕاست ئەو وەتی لە من لەو کاتەوە ڕوانگەم بۆ خوێندن ئەو بۆ کەنان بێ مەسەلەن بچم نانی پێ پەیدا بکەم نەک فێری شتێک بم شتێک دابینم ئیشێک بکەی کە حەزت لێ بێ بزەبت خۆی خوێندن وەسیلەیەکە بۆ ئەوەی کە تۆ بتوانی بەیانی پەرەی پێ بدەی لە بوارێکی تایبەت دەسە کەسی جوی لە قسانەی ئێمە بێڵێم ئەمە حەزێک مەسەلەن حەزەکە کەس نەخوێنێ لامان کاتیشە بێچەوانەکەی وەرگرە مەسەلەن ئەگەر کەسێک زانکۆ نەخوێنێ بۆ نمونە زانکۆ نەخوێنێ کارێکی تر بکە ئەو 4 ساڵی کە لە زانکۆ بەڕاستی کات بەفیڕۆدا ئەگەر بم دوای دانین کە دوای خوێندن ناتوانێت کارێ بکە ئەو 4 ساڵ توانی ئەزمون لە کارێکی باش بەڵێ بەڵێ خوێندن تەواو کردووە بەڵام ئەگەر بتەوێت لەو کۆمەلگایەکی وەکو کۆمەلگای کوردی کە هێشتا تازە پێ نەگەیشت و هێشتا شوێ نەگەیشت و ئێمە باسی ئەوەی بکەین کە مەرجە بخوێنی مەرج نییە بخوێنی مەرج نییە ئەتوانی تۆ لە کارێکی بازرگانی سەرکەوتوبی من هاوڕێیەکم هەیە مەسەلەن شەشی تەواو نەکردووە خۆناغی شەشی ئامادەی تەواو نەکردووە ئێستا زۆر داهاتی لە من زیاتری هەیە مەقصدم کە لێرە تۆ دامەزرەی مەبەست لێی پارەیە بەعکسەوە ئێستا من داوای بژێوەکەی خۆ تۆ داوای ناتوانین بڵێن زانکۆکان گەنجێک پەروەردە ناکات بۆی کەس لە داهاتووە پشت بەخۆی ببەستێت سیستەمی پەروەردەمان بەڵێ دیمەن بەداخەوانی کاکشا باس کێشەمان هەیە لە سیستەمی پەروەردە ینی من لەگەڵ ئەوە هەم ئێستاش بوو نمونە گەنجانی ئێمە کە کۆلێژ تەواوەکان پێیانەڵێن دەرچووی ناڵە چی فێرکراوی یعنی من لەوە ئەکیدم و دڵنیاشم 170 ئەو گەنجولاوانەی لە وڵاتی ئێمە نبتنە ئەبە مثلا طلبەکە قوتابیەکە ساڵا چۆرە تەخەرج بیتن مامۆستا مثلا دڕێکی نیشە دەدەن چاوەشی بخۆ ئەو ریسێرچە ساڵە دومەهیکێکی بخۆ ئەردێکی کڕی آخر ئەوە مەستەرین جەریمە چێت بیتن شبلی هەندێک و ماڵت کوردی مثلا مناڵە خۆ پەروەردە ناکەن مثلا بچیکۆتی ئەگەر خۆ تۆ علكي بدا بتشكي خو يعني شي مصاصه بدا بتشكي خو دبيتن بالله او برامبر او من داتا دبيتن مثلا او ايشك بكيتن برامبر او بيتن اما لسر او بردنا بنا نخ جا خلا قطب خناجي مثلا للدروا اجر او قطبيه بوله يا كمان دوم سرتاي بچنا سفرك دبيتن حفتيك ايش لسر او بكن باري خو
وەربگرن مثلا چی بچن کێک بفرۆشن هەر شتێک بیتن ئێمە ئەو شتە لە کوردەوەری پەروەردەش دەگەێتەوە حکوومەت و سیاسیان دەبیتم پێکەوە یعنی ماڵ و حکومەت ئەوانێ بۆ منە ئێستا ئێمە مەسەلەن گەنجی ئێمە 16 ساڵە خوێنێ ئێستا هەر لە یەکی سەرەتاییەوە دەرسی ئینگلیزی هەیە 16 ساڵە خوێنێ زانکۆش دەرەچێ بەڵام ئەگەر لە یەکێک لە مەکتەبە ئەهلیەکان نەبێ ئەوانەی کە بە زمانی ئینگلیزیە یان لە یەکێک لەو زانکۆ ئەهلیانە نەبێ فێری زمانەکە نابێت ناوانی ئەزانی بڕاتان هەبێوانە ئەمن بۆ خۆم فێر ناکرێت ڕێژەی زۆری ئەوەش لەسەر شخصەکان و کەسایەتی ئینسانەکە بۆ خۆم کۆلێژی ئاهلیم تەواو کردووە لە کۆلێژی ئاهلی کە ئێواران دەچوومە کۆلێژ ڕۆژی واشە بۆ لە هەفتەی دوسێ ڕۆژێکی ئیشم کردو و زۆر بە شەرەفمەندانە ژیاوم و ڕەنگە بۆیە میشەم کردوێ بتوانم کۆلێژەکەم لە بەرەوەی قستێک لەسەرم بۆ ساڵانە بتوانم بیدەم و لە هەمان کاتیشا ئەو زانکۆی کەمە لێم خوێندووە پێمان گوتراوە دراسەمان کە بە عەربی و ئینگلیزیە بەڵام کە تەخەڕوجیشم کردو نەفێری عەربی بووم نەفێری ئینگلیزی و ئێستاش فێر نامین بۆچی سەبەبی کێشەکە خودی گەنجەکەیە کێشەکە خودی کەسایەتیە ئەزانی گەورەترین کێشەیە وڵاتی ئێمە لە گەنجانە تا ئێستا ئێمە هەمومان دانیشتین لێرە ئێوە چەند کەسان نەزانن ڕۆژی گەنجان چ بەروایەکە یعنی من ڕاپرسیەک هەیە کە تا ئێستا بڵاو نەکراوەتەوە ڕاپرسیەکە یەکێک لە خاڵەکانی باز لەوە دەکا کە 500 کەس وەکو سامپڵ وەرگیراوە و زۆربەی هەر زۆری ئەو کەسانە لە زانکۆ پەیمانگاکانە لیان پرسیار کراوە ڕۆژی گەنجان و لاوان لە سەرانسەری جیهان چ ڕۆژێکە یعنی دیدنە من نەگیرن گەم بێژن ڕۆژە گەنجان کەنگێ دەبێت ڕۆژانە ئەم ئیش تۆگەر گەنج بی بە هەموو پێوەرە عالەمەکان کە باز لەوە دەکرێت گەنج لە نێوان 18 بۆ 35 ساڵ ئەمە ساناترین شتە کە تۆ بیزانی داوای مافەکانی خۆت بکەیت لە سەرانسەری جیهان لە ڕۆژی 12 دواتە 12 ئاب کە لە هەفتەی دیسەمبەری ساڵ 1999 بیاگەر پێم وایە غەڵەت نەبووم بڕخراوێنێتەوەی گرتۆکان کۆ بوو بڕیاری ڕۆژێکی وها گرنگی داوە پێکاتی گەنجی لەو ڕۆژە کۆ کردوێتەوە بۆی گەنج داوای ماف و حکومەتی خۆشدا گەنجان لە ئێستا هەچی گەنج هەیە مەسەڵەن باز لەواکە کە مافی هەیە پێویستە ئیش بکە من پێشتر سۆڵانخان قسێکی زۆر جوانی کرد منەمێ ئەوە ڕوودەم بکەمە تۆ پێشتر لە ڕێکخراوە ئیشە کردووە ئەڵێ هەست ناکەی ئەم دامەزراندنی بۆ نمونە لەلایەن حەزب و لەلایەن حکوومەتەوە کاتێک گەنج دامەزرێنن تەمەڵکردنی گەنج نییە زۆر خراپ وای لێ کابیر نەکرێتەوە دەستەمەوەی داهێنانت کوشیتن تو نەشت داهێنانە بکەیت چونکە بوتەیە کریاتیوەکی نەبەشان باز نەکێدا ئەو کەسێکی تێت باز نەکە خراپدا نەشت خۆ دەرەخیتن مثلا یە پشڕاستە یان بابیان مامیان هەر کەسێکی دیترە دێتە خەرج ئەزانی کاکشەبەسمنەوە بابەتە دەگەڕێنەوە بۆ شتێک عەفوم بکەیت خۆچی ما کۆمەلگای ئێمە پێمان خۆش بێ ناخۆش بێ ئەمە ئەتوانین گەنج لەم کۆمەلگای ئێمە دابش بکەین بەسەر سێ لێڤڵ واتە سێ بەشی سەرەکی گەنجێکمانەیە کە پێی دەڵێن گەنجی پێش ڕاپەڕین واتە ساڵی 1990 لە حاڵی ئێستا ئەم گەنجانەی ئێمە کەمترین کێشیان هەیە بەڵام لێم گەڕن بە پەیامەکەم بگەێنم کەمترین کێشیانەیە ڕەنگە خاوەنی ماڵ و حاڵی خۆیان بن و خاوەنی خێزان بن و کۆمەڵێک امتیازاتی تریان هەبێت توانن ژیانی خۆیان بەڕێ بکەن ئەمە بەشی یەکەم بەشی دووەمانەیە ئەو گەنجانن کە لە ساڵی 1990 تا ساڵی 2000 کە پیانەڵەن گەنجی مامناون ئێستا ئەو گەنجانە پڕکێشەتی حقیقەتە ئێستا من بۆ خۆم گەنجێکم گەنجی دوای ڕاپەڕینم ڕەنگە کۆمەڵێک کێشە و معاناتم هەبێت لە ژیانی خۆم گەنجێکی ترمانەیە کە لە مەراحلی سێمەوە پێی دەڵێن گەنجی سەدەی 20 ئەم لە ساڵی 2000 بۆ 2010 ئەگەر پۆلینی ئەم گەنجە بکەین کە تا ئێستا دەکاتە 18 ساڵ شەشی ئامادەی تەواو کردووە هێشتا لە گەنجی ناوەڕاست تۆزێکی کەمترین کێشیان هەیە بەڵام ئەم گەنجانە هەمیشە هیوایەتیان ئەوەی گۆڕانکاری بکەن داخوازیان زۆرە لەگەڵ گۆڕانکاری سەردەمەند بەس ڕای خەڵکمان وەرگرتووە بابەیەکەوە ببینیم بزانین ڕای گەنجەکانمان چێ لەسەر ئیشکردن. ئیشی ئاسایی باشتر نەک ئیشی حکومەت ئیش حکومەت هەر وەختێک بدە بڕۆی بەس ئیشی ئاسایی ئیش خۆتە هەر وەختەوە کاتێک دەتانی ئیشی خۆت بکەیت ئەوەش ئەگەڕێتەوە سەر خۆی کە ناتوانێت شتێکی وا بکاتن گەنجەکانی ناتوانێت پەرە بەهرەی خۆی بدا ئەگەڕێتەوە سەر تاکە کەس لەوەرەوەی ئیشەکەی زیاتر پارەکەی دیارتر و ماندیبوونی بەڵاتە کەمترە ماندیبوونی حکومی کەمترە لە ئێستا گەنج زۆر زیاتر پێویستی بە حکوومەتە زۆر زیاتر چاوی لە دەستی حکوومەتە وەکو ساری 2013 و
چاردە ئەوانە نوک خۆم کە ئەهلیم پێ خۆشترا ئیش بکەم تێدا نەوەک حکومی ئێستا من لە حکوومەتە لەوانەیە مەعاشەکە چونکە ئەوەترا چۆن بڵێن مسۆگەرترا وەک لە کەرتی تایبەت و کاری ئاوایە من حکوومەتە بێ باشترێن جا نازانم بۆ دایمە ئەڵێن ئەهلی باشترە لەبەرەوەی دایما مافێکت ئەدەنێ احترامێک تەگەن ڕێزێک تەگرن و ئەگەر حکومی بیت باوەڕ ناکەم وابێ ئێستا ئەوی شەی من ئەمن دەیکەمەوە هێر ئیشی مەغزانیات دەسم و دێمەوە قالبم پیس دەبی بەس ئیشی حکوومەتی وانە بە پاکخانی دەڕوا بە پاکخانی دێتەوە خۆشترە خۆم چوم ڕای ئەو گەنجانەم وەرگرت هەنێکیان هەمومان بینیمان کە هەنێکیان ئەیانوت من حەزم لێ لە لای حکوومەت ئیش بکەم لەبەرەوەی جلم پیس نابێ ئیشێکی خاوێنە هەنێکیان ئەیانوت نا ئێمە لە لای حکوومەتیش دامەزراین وازمان هێنا حەزمان لە ئیشە سەربەخۆکەی خۆمانە مثلا ڕازی بوون مثلا بمێنەوە لەسەر ئەو کاریان وابوو وەکو دیمان زۆربیان ڕازی بوون لەو ئیشێکیان کرد بەڵام هەنێکیشان ئەیانوت نا لای حکوومەت زانی من بۆ نمونە تەماشای ڤیدیۆمان کردەوە کۆمەڵک لە قوتابخانەمان بینی یعنی تفکرینی خەڵکی ئێمە گەنجی ئێمە بە تایبەتی هەتا بیرکردنەوەی وابێ کەواتە ئێمە گەنجێکی بەرهەمهێنمان نییە آخر گەنج هەر دایما ینی معاکسە بیرکردنەوەن من ناتوانم ئەو کاتە خۆی کاتێک تاوا ینی کۆمپلیتە بێ کە من حەز دەکردی تایبەت کەم توام خزمەتش بە شارێکی خۆم بگەێنە من حەز کەسی کە بێت حەز لە کەرتی گشتی بکات تێگە ینی بەیەکەوە یەک تەواو ئەکەن تو هەندێ نابێ مثلا هەمویان یەک جۆرە بیرکردنەوە شرتنی ئەوەی کە ئاڵێت قەناعەتی تایبەتی هەر ئینسانێک هەر گەنجێک بە تایبەتی چکە من زۆر لەنێو گەنج و لاو ئەوانە خۆشم هەر گەنجی لاوە کارم کردووە بەجددی تمۆحات فەرقە لەگەڵ ئەوەی بۆ نمونە دەستگرتنیش فەرقە بەڵام ئەبێت تۆ هەر حەزێکی تیابێ ینی هەندێک شت بیکەی گەورەی زۆربەی گەنج دامەزراندنە وەکی مگۆدی ئەو جۆرە گەرانتیەکە مەسەرەن کەسێک هەیە پێویستی بە معاش نینە بەس دەچیتە داوامەخۆ 2 ساعت 3 ساعتە ئەوەیە کە مەسەرەن بشنەت حەز ناکەم چمە دەردەوە پیس نەبم نەزانم چێ ئەوەی بەس ئەوەیە بچیتن لەسەر خۆڕا بکەتن کە چمە دەوامە بێمەوە چکۆ گەرانتیەکە هەیە مەسەرەن ترسێ لە دڵیا هەیە کە من ئەگەر ئیشێکی خۆم دابنێم لەوانەیە فەشل بێنم بەس ئایا مەسەڵەن ئەو گەنجەی ئێمە کە حەزی لەوەیە کە لە لای حکوومەتەوە دابمەزرێ بەڕاستی حەزی لەو ئیشەیە یان بەس لەبەر ئەوەی کە داهاتووی بژم حەز لە نینە ئەگەر مەسەرەن حەز هەبێژی کەسێک چاو دەچی دڕینتە خۆرێ 4 ساعت بە چۆی وەخت گۆزندا بکەن من ئیش نینە ئەو حکوومەتە نازانم چیە لە جێت ئەوە دابنیشی چاو بخۆی هیچ شتێک نەبێتە بڕۆ دەرەوە بڕۆ منەظەمەکە ئیش بکە بڕۆ ئیشی خۆ بکە دەبێتن شت بکەی دەبێت شت بکەی نەبەتڕێنی خۆرە بەڕاستی ئێمە یەکشمان بیر چوو مەسەڵەن ترس تاکە هۆکارێکە کە گەنج لێرە ناتوانێت کار بکات ترسێکی داخلی و هێشتا ئەبێ بیشکێن بەڵام ترس لە شکست نمونە من ئێستا ئیشەکەم کەم ئیشەکەم ئەگەر ئەو ئیشێکی خۆم دامنەوە فەشەلی بهێنایە جامعەکەمە دۆڕان چکە من ئەم ساڵم کرد بە ئیجازە ساڵێکە بە مەرحەلە سێ بخوێنمەوە کە من لە تەلەبە ئەوە من قەتعیەوە تەکەم ئەگەر تو خۆت ئامادە نەکردبێت چۆن خۆ دووە لە پرۆسێکی گەورە دەکات کە کێشەکە ئەوەیە گەنجی ئێمە حاضر نییە یعنی خۆ منیش باسیەوە دەکەم بەڵام ئەوە بوو ڕاستەکەم لەگەڵ لەو قسە من پێشتر بەعنقەس چوم ئیشی مارکێتینگم کرد لەناو بازار بۆ شەریکات بناسم بزانم چۆن ئیشیان لەگەڵکەم یارمەتیم بن کە دەستم کرد چکە ئیشی من هەمووی لەگەڵ شەریکات ئەزانی هەم حکومەت هەیە هەموو ئەو کەسانی کە مەسەڵەن ئێستا بەناوبانگن هەموو ئەوانەی جیهان سەرەتا چەند جار شکستیان خوارد و اینجا آخر ئەوەیە لە ژیان نینە هیچ شتێک ڕەش بێت یان سپی بێتن یان ناکەم یان دەبێت باشترین شا بێت ئەخر وانە دەبێت دەست پێ بکەی هێدی باش بێت خراپ بێتن مەسەڵەن یان دەست پێ بکەی ئێستا دیمەنەڵێ دامەزرێنەری KFC هەمومان نەزانین لەوانێ هەندێکمان ژیان نامەمان خوێندووەتەوە لە 85 ساڵیا بوومە ملیارد من نمونە ئەتە خۆ بێژم ئەمە جگە لەو بابەتە ینی من و تۆ پێش ئەم میواندارێ باسی ئەو زانە بەناوبانگەی کە لە بواری فیزیا و بواری ئەنچۆن بڵێ بڵێ ستیڤ هۆکینگ ئەین تەماشا بکە ئەو هەموو دکتۆرەکان پێیانوت ئەمری تەماشا بکە لەو تەمەنە مرد لەو تەمەنە کە کۆچی دوایی کرد خاوەنی چی بوو ئینسانێک بوو کە ینی ئینسانێک بوو کە چۆنەڵی لە داهێنانە مامۆستای کۆمەڵێک خەڵکبووە لە ئاستی جی ئەوانە حاڵەتی خاصن ئەمە باسی ئێوەکەین بە عام یارمەتی گەنجشتان کاکشان وەزارە ئەم میواندارەوە چۆنە بە بەس من هەدەفەکەم لە شتێکی ترە ئێستا با ئێمە خەتر لە حکومەت نەکەین من دەڵێم حکومەت بەڵێ ڕاستە مقەسرەوە کۆمەڵێک معاناتی هەیە ڕەنگە حکوومەتی ئێمە کێشەی هەبوو بێ و نەتوانێت کۆمەڵێک ئیش بۆ گەنج بدۆزێتەوە کۆمەڵێک پرۆژەی بەڵام کۆمەڵێک شتی باشیشی کردووە ئستا بۆ نمونە پرۆژەی تواناسازی
لە هەرێمی کوردستان کە جێبەجێ کرا چەندان گەنجی ئێمە لە دەرەوە بوون بە خاوەن بڕوانانەی ماستەر و دکتۆرا و کۆمەڵی خەڵکی باش کەواتە خودی گەنجەمە هەرە هەمی ئەو نینە چێ دەرە خۆزی هەب هەمی چوانە دەر بە هات باو نەبە ئەو هەمی شەڕەزەی وەرگرت بەس هەمی ئەو نینە چوونە دەر ئەم زیاتر مجتمعنا مجتمعكي جنجة يعني زور جنج ما هنا الكردستان بينجي صاد بلكي الخلق ما الكردستان البيس صار كم ترى عندك أو أنا هم برنامج كيف تنحكم باشا بس من ليرة كباسي أو توانا سازية ما انكرت برسيارك كم نسروا جنجي إيمان خلق زور زور وش بقول برسيارك من أو بو مثلا گەنجی خۆمان دوو گەنج تەسەوڕکەی گەنجێکی لە یەکێک لە وڵاتانی دەوروبەرمان هات بێ نەک یەکێک لە وڵاتانی کە زۆر پێشکەوتووە هەردووکیان یەک شەهادەیان هەبێن گەنجەکەی خۆمان بە لۆکاڵ دامەزرێنن بەڵام ئەو گەنجەی تر بە ئەکسپرت دامەزرێن هەز ناکەن ئەوە یعنی باشە من لە هۆکار شتی وانێ من لە تۆ پرسیارەکەم من ناڵم لە یەکێک لە وڵاتە گەورەکان هات بێ کە شارەزایەکی زۆری هەبێ نمونەیەکی جوان سەر و بابەتە دێن عفوم قەتعاتەکەم لەبەرەوە پێویستە ئەو نمونە بڵێم گەنجێکی برادرم هەبوو لە چەند ساڵی ڕابردوو سەفری ئەوروپای کردەوە مێ دەکەم ئێستا گوێی لە من بێ بەڵام ناوەکەی ناڵم چکە زانانی ئەگەر من ببی نەزانێ مەبەستمەوە لێرە بوو ئەمە گەنجێک بوو کە بڕوامانەوە بۆم گەنجە هیچ نازانێ پێرە بە تەلەفۆن قسەمانە کرد دەویت کاک ڕێبوار من ئێستا 5 زمان دەزانم تو باشە هەتی تۆ لێرە بووی چی دەزانی یعنی تۆ تەماشا بکە لەوێ چکە احتیمامی بەخۆیدا خۆی فێر بەڵام لە چ لە وڵاتی فنلەندایە ئەخ من ئەڵم یەکێک لە وڵاتانی دەوروبەر چونکە ئیشی پێعیب نیە ئێستا بووە بە وەستای پیتزا دروستکردن لێرە دایکی پێ لە خۆتم خۆشتەوە سێرکە بانەڵێ نەمە زۆر باشین کەسێک کە ئیشێکی زۆر نزم کە ئەو ڕێزیەگری بەڵام ئەو احتیمامی پێ نایە وەکو کەسێک کە ئیشێکی باشتری مەکانەتێکی خۆی هەبێت بۆ نمونە دکتۆرێک بێنە لەگەڵ کەسێکە بەلا ینی لە مەجبوری ینی لە ئێرادێ کەواتە ناتوانین بڵین هۆکاری بێکاری لە ناو گەنجانە بەشێکی شێگەڕێتەوە بۆ کۆمەلگا و شێوازی تێڕوانی بەداخەوە بەس ئەو کەمترە ئەو کەمترە سۆسیۆلۆژی کەمترە زیاتر من ڕایەمە زیاتر سیاسیەش و سۆسیۆلۆژی چارەبیتن ئەگەر سیاسیان تا پروگرامێک هەبیتن ڕاستی باکی من گوتی بۆ پەروەردە ببوورە پەروەردە دەبیتن هەندێک خاڵەبدانن هەندێک پروگرامەبدانن کەسا پەروەردە بکەن سەرەتاییش ناوەنجیش سوودی چیەکە کەسەکە پەروەردە بکرێت لە تەربیە لە مەکتەب لە ماڵە بڕوو خوێنرێ آخر ئەوەیە پەروەردە دەربە ببووە پەروەردە دەربە ئەگەل دایک و بابا ئیشتکەن هەموو هەفتەیەک دایک و باب گازیتکەن هەفتەیەک نەژە هەموو مانگێک دایک و باب تێنە قوتابخانە لەگەل مامۆستا قسە دەکەن چی بکەن بۆ ئەو مناڵە بيش بكيفيتان سريع سيستم آخر أويا من ضمن دبي سيستم هابيتان كيش تقسم كير مثلا كيشي إما كيشيش بروردية دائما سنتا يما ولا خو بس يشتي كورت الله جوازيك لعنته ولا بريك لدرجة يعني بيتي بزاني لدروا كاتك خوندن طاو مثلا لزان كوياي بو أوشتا أخويني كسبيني إشي تياكي لما الله كشش طاو أكيد يعني تو ليستك بوها تو تبيشوا نازاي شو مثلا شوينكو بدل شرنينا من حوالك هبو نرويجبو قال من كلية إعلام خان دوي شو ماستر خان كماستر توا بقولي من حزم لاشتكى أو هوري من نرويجا قلت من حزم لأوا بجنب بما أوا لأنه فروك إيش بكم أي شيء بدل بلا يعني حسابك يعني ماستر خانه بچنکو حزك بس كواتا براي من جرنجا مرف حز شو بكتن او ايشه بكده بتواني تندهنان بكتن ويعني ايشه كي باش بكتن كواتا ابي لبيشا بزانين كحزمان لتشيا كواتا ديما بدواي اويا كواتا ايش لسروشتو كي زاني كاك شاباز من هندق ارقام بددمه باش استابو نمونه سندیکای روزنامه نووسانی کوردستان معناه حاڵی حاضر من باسی ئەم دقه ئێستاکەم 7000 ڕۆژنامە نووس لە سەرتاسەری کوردستان ئەندامن لە سندیکای ڕۆژنامە نووسان لەو 7000 مەبەستم لە ڕۆڵی گەنجە ها ئێمە ڕۆڵی گەنج نادیدە نەگرین و بە کەمیشی نەزانین سەرتا ژووتمان گەنج لە 18 ساڵ بۆ 35 ساڵە لە کۆی ئەو 7000 ڕۆژنامە نووسا کە ناویان تۆمار کراوە لە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان 190 زیاتر گەنجە
يعني اما كم نيه اما ارقامك كم نيه تراث بيج واجد تساكي كومبانيا جي كومبانيا اما تقول لي خلق بس بخوي شكا كومبانيا كردستان جي زادتر ريبابر جنجا انا باش قال لك باشه يعني شيء يعني اجر جنجا ما ام قال لك زونيريش نبيتن بس هر هند زونينيو هي عندي او كاسه مازن او قال شيء باشه كردستان زادتر بلا كردستان زادتر مثلا جنج هنا كو ريبابر او قال شيء باشه سكزوانا بلام بونو مثلا جماري عفت هزار بلام لو عفت هزاري مثلا باسط كرد كام روجنامه نوشت هي جهاني بيت نانا همانا كاك نانا كاك هي مبدع زاني شو كاكا استايا مو نيواني لا بس قول براد بقول ايما لهريمي كردستان شو الدنيا جماريه واز لهندك بابت بينين لهريمي كردستان 3500 ريخراوي كومالجي مدني لهريمي كردستان ده هي ام 3500 يعني من بابا القدر لما ولي هل خراق سبكم سطا نوتو هشتي جنجا واتا لنيوان هجدا بو 3500 كم جيد الخوشيه ها من هيك ايمان بينيا نابي والله زرك خراو هي من خوم جنجم يعني رفيقم هي صاحبي خراو نسبه سنه مجموعه جنج لخوي كوكاتو قدراتي عم بكاري هنا وكو فولنتير ايشا كان زياله حد هلاك ابن بحسابي اوي كسيفيان بقوته بدروجي كبو كومبانيا كان بلان بس هداكي السودي يعني بجدي نمونه شبه وناتوان لا باصي كزنا كميكي زور كميكي يعني ك اوي سود بخلقه كبجينا يعني افولنتيرانا استفاده ما بس اوي كبخو بخش ايشكا بلام بس خو ماندو كردنا لا الله يوكو قدراتي بكاريات زور باش بكامل لا بكاره باش ما تشينا لاي روي كومالا جانج ديما وري قرتو اما دي كردو لسر اوي بو شي خويا الرازيه ياخذنا أمن لكارك خوم رازي ما بازقاني سن ساليش دكان الحمد لله استفادة من بينيوا دقرتو سر شخصيتي هي إيش حكمت بكاري من هذا من إيش خوم بجشت كان هذا عزم ليش كي خوما يسا من خوم عزم بينيا لا حكمت إيش كي لا تصدق رادة شيء والله إيش كا ترى دق زحمته بس ناتال رازي ما بلام كارنيا كومالا برسالة تريش يعني جنج بعام برسالة بوتشي بوستا شاباس بيشو يقصكت بكي هر قصة كي ندانيشتم بچين چايك بخوينو بردوام بي جدي چايك والله والله يعني كلام عن رقبوش نعيش الله معنا فرو بس أقرأتي كان بس أنا شكلت والله متشاكي من خفيف عفوا شاي قهوة باشا كاغري بار في جوي بين ديما باز يشتكي زور جواني كنتي برادركم هي زانكوخ يعني زانكوي أهلي في زانكوي أهلية بداخو لبر شرمو لبر ترس مثلا شوان إيشا كابلان بالدمية بس تيغوي كخلق نيبيني ياخذ نزال شيء يعني هاوڕەکانی نازانن کە ئیشەکە بۆیە بە شەوان لە بەنگزینخانەیە کە ئەها زۆر لەسەر ڕێ نییە ئیشەکە و هیچیش باسی ئەوە ناکە کە ئیشەکە ئەنی هۆکاری ئەوە چێکە گەنجی ئێمە هەنێکات شەرمەکەن لەو ئیشەیە کە ئەیکەن بالضبط من شمان ڕام هەیە وڵام قەناعەتشم وایە هەندێک جار ئەوە ئینسانەکە لەسەر خۆی ئۆستێ بەڕاستی تا چ نەتوانێت ڕۆبەڕووی ئەو هەموو گرفتانە یان ئەو هەموو قسە و قسەڵۆکەینی و کۆمەڵگا دەبێتەوە بەڵام لە هەمان کاتشدا مجبورة برامبر هرچه برستگره هر أول شو اللي كابه هني إجراسي نبي سو كويلا فوكس بابا كابيني ما بداخوا هي خلق العالم هني كان خوتان أجات عندي بكيانو مثلا بو إيش الرازيني عندي كتيران برازين أواني كالرازيني نظام تو هزناكي تو محيزات أنا به با طبعا عادة من بيموتي من إنسانكم حزناكم إيشي كي ثابت مهبت دائما ناراضي بم كان إيشكم باجو كان معاشم باج ببه
ناڕازی بە منشتێکە کردومە چکە حەزم کردووە خۆم باشتری شتێ بەدەست خۆم بتوانم بۆ ینی بۆ کوڕەکان کاتێکە ئیش بکەن هەست ناکەن هەنێک کات کچ لەوانەیە دەور ببینێت لەوەی کوڕ شەرمەکە لەو ئیشەی کە ئەیکا کچەکان لەوانەیە دەروبەرەکە و کچ بێ کوڕ بە فەرقی نییە بەس من هەست دەکەم بۆ کوڕ بە تایبەتی ئەوانەی کە لە زانکۆیان و تازە هەروەک خۆمان گەنجن هەستەکەم ئەوە دەوری هەبێ بەڕای مرز نییە مەسەلەن ئەکەوێتەوە سەر شەخص من پێم وایە هەندێک کەس هەیە کە شەرمی بە ئیشەکەی خۆی نییە هەرچی ئیشێکە گە قوتابی بێت قوتابی نەبێت من خۆم قوتابی زانکۆم ئێستا مثلەن لە دوای کاری فەرمانبەریم ئەخوێنم کوڕێکمان لەگەڵایە کارگوزارە خۆشی قوتابی زانکۆیە لە زانکۆیەکی تر بەیانیان ئەخوێنێ و ئێوارانیش مەسەلەن کارگوزاریە کارەوێ ئەو شەرمی پێ نییە ئەوڵێ من لە پێناو ئامانجەی کە هەما خۆم ماندووەکەم ئیتر بە هەر شێوازێک بێ ژێوی خۆم زۆر جواکی مثلەن سپێدە هەیە فەرمانبەرە جهێک بێژین هەر جێگایك بیتن پلیس بیتن چی بیتن مثلا مستعدە ئەو کەسە ڕۆبیتن ئێوەری بچێت تەکسی بۆشێت دیوانشی هەر کۆرێکدی بکێتن ئەبە زۆر باشە ڕێژەکە بلند ئێستامت بینین ینی گەنج ئەوەی کە دەست بێکرد ئیش کرد ئەحساس کردن کو ئەو بۆری بخۆ هەبوو خۆی دروستکردنی فکرەیەکیش مەسەلەن ئەوە کردێتەوە سەر پەروەردەش دیسان مەسەلەن تا کوا فێر بکرێ مرز نییە تۆ ئەگەر بتوێ بۆ ئامانجەی کە هەتە بیگەی ڕێگای مەسەلەن ئاسان هەڵبژێری ڕێگای سەختی هەڵبژێری ڕێگای کە شەرمیشی من یانی ئێستا بۆ چوونانە گەیشتم بۆ ئەنجامەی کە دەبێ ئێمە هەمومان وابیر بکەینەوە هەر ئینسانێک لە حیاتی خۆی لە ژیانی خۆیان ڕەنگەی وەش موافق بن کاک شاواز لەگەڵ من هەمە بەستەکەم لێرە لە چییە هەموو ئینسانەکان ئەگەر هەر تاکێک بینە سەر تاکیش هەر کەسە و هەوڵ بۆ شتێک بدات مستحیلە نەگەی بە ئاوانج یعنی لە جارێک سەرکەوتو نەبووی جاری دوم ینی زۆر طبیعیە ئینسان ئەگەر پیشەش بگۆڕێ بەڵام لە نەتیجە گەیشت بە ئامانجەکەی ئەوەی مەبەستە هەدەفێتی دڵنیام دروستە بێت کاکە و کەسانەی کە بوون بە خەڵکانی زۆر شارەزا و زۆر زیرەک لە سەرانسەری جیهان ڕەنگە خەڵکانێک کاکە زۆر لە شتی لاوەکی و بەسیتەوە دەستیان پێ کردو ئێستا من خۆشی بۆری پندە هەیە مثلا ئەس وەکیە بەشم ئۆفرەت جوواکێکی مەدا ئەگەر من حەزکەم ئیشێکی بکەم پرۆستێکە شتی لەس حەز بکەم ئەس بینم زۆر هۆریکۆریەت هەین هەندی هەین هۆریکۆریە مەکەن بەس ئەڕین مەخۆرێ کەس ناهات بێتەوە وەرە هۆریکۆریەتەکە ئیشە بکەن ئەوە بکە یعنی هۆریکۆری دێها بیدن ئەگەر تو شتێک حەز بکەی ئیش بکەی من وای دەبێنم ئێستا هەم ئەم میوانداری ئێمە ئەگەر ئێمە خۆمان ئەو بەردەوامیمان بە خۆمان نەدابایەوە خۆمان پێمان خۆش نەبووایەوە ئەو تەوقەمان نشکان بە هیچ یەکێک لە ئێمە ئامادە نەبوو لەو شارانەوە بێت لە بەرنامەیەک دابنیشێ بە میواندارێک دابنیشێ و قسە لەسەر کۆی و پرسانە بکە کە گەنجانی ئێمە لە وڵاتە ئازاری پێ ئەچێژن و باز لە حکومەتەکەین باز لە کەم و کوڕەکانی گەنجەکەین باز لە کەم و کوڕەکانی حکومەتەکەین حکومەت چی بکە باشە یعنی گرنگترین شتەوە ئینسان هەنگاو بنێ کە تۆ هەموو کەسێک هەندێک خۆل هەنا ئەوەی لەسەر ئێمە ئەو بدۆزینەوە چۆن گەنجوالێ بکەین زیاتر باوەڕ بخۆی مەسەلە بەوەری حکومەتێکە بەکووری هەنە بەس گەنجێمە ینی وەک مرۆڤ کورتەوە کە کورد پرۆستیمە ئەو مشکلە هەیە ئەو ئۆریشەمە هەیە کومە بۆری بخۆنینە مە بۆری شوێنە خۆنینە بۆچی ئەگەر چوو دەربە مەسەلەن یەکێک هۆریکۆری تەکرد بۆچی دەبێت سەلبیەکان بڵێن مەقصەدە من هەمی جیهانە کوردیت هەن گەشە پلت گەلێکت باشت بلند پرۆستی مەسەلە ئەو نینە کو ئەم کورد ئەم تەمبەلی نانژ عەقلەمەش خەڵکی کێمترە نەخێر مشکلە بەس ئەوەیە مە بۆری بخۆنینە ئەگەر پرۆستی مە بۆری خۆ هەبوو قەیرانی مەسەلەن دارایی و ئابووریکە ئەو ماوەیە لە کوردستانە هەیە وای کردو کە گەنجی ئێمە ئێستا بە هەموو ئیشی قەنەعات بێت پرۆستیش مەسەلە من کوڕە خشکۆ من هەبوو بە حیاتی ئیش نەکردیە بەس ئەو ئەزما هات ئێستا دوو ئیشیت کرد ئەگە ئیشێکیش هەبێت دەکەم ڕاستی ئەوە ینی بڕاستی بۆ خێر و بەرەکەتە نە مەفروض زیاترشی با من بەلکی بێژن خراپەوە بێت بێش بەس ڕایۆ من ئەف قەیرانە دەبێت زیاتر هاتبووە چونکە خەڵک واعی بوو بەس ئەبوایە مەسەلەن پێشتر هەستمان بەو کەم و کوڕیانە کرد مەسەلەن ئەبوای ئیشی لەسەر کرابووە ئەمە بانمونیەکت بۆ بێنەوە مەسەلەن زۆر توێژەری دەرونی یان ئەوانەی توێژەری کۆمەڵایەتی کار مەسەلەن لەو کۆمەڵگایانە پێویستە کار بکەن چونکە بەڕاستی تاک هەیە ئێوێ ئیش بکە ئێوێ کار بکە بەڵام ئەو دەفحانە چین کە مەسەلەن وای لێ کارەکە بکە بە جددی پاڵنەرەکان چین ئەمن نمونیەکی مەسەلەن بەسیط بۆ دێمەوە کە باسی مەسەلەی دامەزراندن ئەو شتانەمان کرد دیلکارەنجی کابرایەکی مەسەلەن دەرون ناز بووە زانایەکی گەورەش بووە قسەی زۆر جوانیە بوو ئەوانەی کە دێنە ناو حکومەت کارەکەن ئەو خەڵکانە تەنبەڵن ناتوان کارکەن
چونکە ئەوەی کارەکات لە دەرەوەی باشە بۆ کارچ یعنی ئەو پێی وایە فەرمانبەری کۆیلەبوونە پێی وایە ئەگەر تۆ بوویە فەرمانبەر کۆیلەی ئەو حکومەتەی هەموو ئەو شتانە جێبەجێ کە حکومەت بێتە بەڵام کەسێکی مەبەستی ئەو چییە تۆ پابەندی کۆمەڵێک ڕێنمایی خۆت ڕێنمایی دەرناکەی خۆت مەسەلەن سەرچاوەنی بۆ سەبقاتە کاکرێکەوت هەر کەسە و نەوەیەکە هەیە حەزەکە لەژێر ینی کەسێک پێی بڵێ وا بکە وامەکە چکە خۆی ناتوانێت ئەو مەسئولات بخاتە سەرشانی خۆی ئەو قورسایە پێڵ نایزانی بۆ کارەسازیە چونکە هەندێک شوێن هەیە پێویستی بۆیە من بۆ منە مؤسسەیەکم هەیە گەر چەند کەسێکی وانە بێ ئیشکە من مؤسسەکەم ناڕۆتەنیا ناتوانم ئەبێ چەند کەسێ بێنین توانن ئیشەکان بەڕێبەرەکەناخان قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە ئێستا بۆ نمونە جەنابەت کۆمپانیایەکت هەیەەوە چەند کارمەند و فەرمانبەرێکت لەژێر دەست تۆ چەندت پێخۆشە بەیانی کە چوویتە سەرکار جگە لەو ڕێنمایەنە و کۆمەڵک پێڕۆ پرۆگرامت داناوە بۆ ئەو فەرمانبەرانە جوڵە بکەن و ئیش بکەن و تێیدا بەردەوامی بدەن بە کارەکانت و ئیشەکەی تۆ سەرکەوتو بێ بەڵام لەوە گرنگتر فەرمانبەرێکت بەیانی بێ بڵێ ئەو ئیشەی تۆ دادناوە وەرەبای داعێکی تێبکەین مشتێکی باشترمەیە خەڵکی ئێمە ئەوە ناکەم مشکلەکە ئەوەیە کوردستانی خەڵک خۆ پێشنەوە ئەخیتن مەسەلەن تۆ هەڵ بدەیت وەی ڕۆژانە فەرە ڕۆژانە تو خۆفێری شتێکی بکەی ڕۆژ نابێتە ببووردن سەر تو خۆفێری شتێکی نەکەی ئەگەر ئەکرێ بڵێمە گەنجی بەرهەمێنمان کەمترە لە بەکارهێنەر خۆی توانە بەڕاستی پێم وایە توانە لە ناو مؤسساتی حکومیە ئەمرێ لەبەرەوەی بۆ توانە ئەمرێ با من منێکت بۆ بێنەوە تۆ کۆمپانیایەکە تێ ئینتازەکەی مەسەلەن شەربەتێ دروستەکەی ئەیفرۆشیت ئەگەر تۆ مەسەلەن کادیری چاڵاکت هەبێ نەکرد بەڕێوەبەر کادیری چاڵاکت هەبێ هەموو ڕۆژ ڕوویای نوێتر پێ مەسەلەن پرۆژەی نوێترت بۆ دێنێ تۆ گەشاکەی بەڵام دامەزراوی حکومی ئەمە باسی حکومەتەکەین هەمووی بەهەڕەمی بڕیارەکان دێنە خوارەوە لەسەرەوە بۆ خوارەوە لەسەرەوە بۆ خوارەوە قەت لە خوارەوە ناسێت سەرەوە چونکە ئەمە وڵاتی پێگەیشتونین تا قسە مەسەلەن ڕێی خوارەوە وەربگرین بەڵکو تەنهاتن فیسکردنەوە بۆیە ئەم پێم وایە بەڕاستی قسەکەی ئەو جوانە لەوەی کە ئەمە بینە کۆیلە ڕێک لەوەی تواناکان ئەمرن ئێمە خۆمان ئەبینە ئامێر موظفێکی اعتیادیە دایە بێ بە مدیر عام بێ بە وەکیل وەزیر ئەو بەتوانای خۆی بەربۆتەوە سلسلەی پۆست بەڵام ئەو کەسەش بەرهەمەکەی بەتوانای خۆی بۆ هەیە هەر ئەو سلسلەی پۆستەی هەیە بەڵام ناگات بۆچی چکە ئەو ئەکتیڤی نەبووە ئەو توانای نەبوو تۆمە بەستت ئەوەیە گەنجی ئێمە کە ئیشێکی دەستکە و ئیتر وازەیەنە موچەیەکی هەبوو مەبەست ئەوەیە تەواو وازەیەنێ لە تواناکانی پێدانیان بژێوی ژیانەکەی دابین بووتەوە کەواتە ئێمە خۆمان بەشێکی وایە هەموو عالم وایە هەمی شوێنێک ئەو هەیە مەثلەن بۆ تۆم هەیە خەڵکی ئەگەر مەثلەن لوکس بێژین گوبیتکەی خۆشی لەگەر هەر مرۆڤێک مثلا من بڵێم بۆ بەر بچیارێک تڕۆمبیلێک من هەبیتن ئۆتۆمبیلێک و خانم هەبیتن و ئیشێکی من خاص من هەبیتن تەواو ئەو بۆ من هەموو شتێکە هەندێک کەس نا هەندێک حەز دەکەن مثلا هەر ساڵ وەرە خۆ زیاتر بکەن با ئەمە تێنەپەڕێ سۆز ئەخات با ئێمە تەماشای گەنجێکەکەین ئێستا باشە کە ئەمە دەرچووی زانکۆیە خۆی بە هەوڵی خۆی و ئێسای بینین کە عەرەبانێکی دروست کردو و خۆی شتە فرۆشە پشتی بەخۆی بەستۆ بزانین ئەو گەنجاڵەچی کردەوە کە شتێک بێنم کارێک هەڵبژێرم کە جیا لە هەم کاری هەم کەسێک وە هیچ گرنگیم بۆ نەدا لەسەر شەقامە لە شوێنێکی دیاریکراوە لە هەرچێ گرنگەوە بۆ من کاری خۆم بکەم بتوانم بژێ ژیانی خۆم دابین بکەم هیچ کارێک شەرمیتیانیە هەموو بژێ ژیان بۆ بژێ ژیان پێویستە بە هەموو شێوێک بتوانی هەوڵ دەی ژیان وایە پێویستە هەوڵی بۆ بدەیت گەنج ئەبێ کار بکات ناتوانێت لە ماوەدانژێرە شەرم بکات بە پێچەوانە شەرم ئەوەیە کە لە ماڵەوە دانیشێت نەک لەوەی کە کار بکات
کە ئەم ئارەبانەم دروست کرد بۆ ئەمە دروستم کرد کەوا لە خەڵک بگەێنم کەوا من گەنجم توانێوەم هەیە کار بکەم توانێوەم بژێژانی خۆم دابین بکەم. جۆمە لە قسەکانی کاک بڕوا بوو چیتان نادروست بوو؟ وڵی کاک شاڕاز ینی بەجددی کاکە بڕوا هەستێکی زۆر جوانی لە لای هەمومان دروست کرد شەرمەوەیە تۆ لە ماڵەوە دانیشی شەرمەوە نییە بڕۆیشکەی بەجددی ئەزانی من خۆم شانازی بەوە دەکەم کە ئێستا دەرچووی کۆلێژم ڕەنگە هەرێکێک لە ئێمە و معناتانەی هەبوو 4 ساڵی کولیەم تەواو کرد چەند ڕۆژێکە بۆ ئیشم کردووە لە بۆ ئەوەی بتوانم قستی کولیەکەمی پێ بدەیت زۆرش پێی سەربەرزم و شانازیشی پێوەکەم هەرکێکشم لەسەر خانەوە دەکەم لاداوە بەڕاستی بەڵێ زۆر نمونەوەمان هەیە جارێن بۆ نمونەیەکی و کاک بڕوا نمونەیەکە لە مجتەماعی ئێمەکەواتە کەس هەیە زۆر کەسیش هەیە من خۆم ینی لە ژیانی خۆمە لە سلێمانیەوە زۆر کەس بینم زانایەک دەڵێ بەڵێ زانایەک لەو بارەوە دەڵێ ڕۆیشتن بۆ ڕۆما لە هەنگاوی یەکەمەوە دەست پێکات تۆ هەنگاوێک بنێ کەواتە ئێمەشتی باشیشمان هەیە گەنجی باشیشمان هەیە لایانی باشیشمان هەیە جوانمان هەیە ینی پێویستی بە دافعێکی بچووکە پێویستی بە پشتگرتنێکی بچووکە ئەتوانین ئەمەش زۆر زۆر باشتر بین ئەوە نییە بڵێن دایما خەتای ینی ڕجاکەم لە ڕێگای ئەم میوانداریەوە هەموو خەڵکی ئێمەوە بزانێ ئەگەر تۆ هۆکارێکی باش نیت بۆ ئەوەی خەڵک دەفع بکەی کە ژیانی خۆی تامین بکاوە بتوانێت دەستەبەری ئیش بکاو کۆمەڵک شتی باش لە ژیانی خۆی پێک بێنێ هۆکارێکی ناشرین مەبە بۆی ئەو گەنجە سارد بکەیتەوە لەگا بۆ حەزوانە زۆی کە تەمە نایەواتە ئێمە دەبێ هەموو بەڕاستی وانەیەکی گرنگ لە کاکە بڕوا فێربین ئەویش ئەوەیە کە کۆڵ نەدەین و بەردەوام بین بێگومان هەر کەسێک کۆڵ نەدا ئامانجەکەی هەرچەندە سەخت بێ ئەتوانێت دەستەبەریکە بەڵام بێگومان ئەوش بە هاوکاری دەوروبەر بە هاوکاری ئەو خەڵکانی کە لەگەڵمانن بە تەبایی لەگەڵ ئەوانی کە لەگەڵمانن پشتبەستن بەو بەتوانای خۆمان بەر لە هەموو شتێک دوای ئەوەش دەتوانین بە هەمەهەنگی هەر کارێک مانەوێت تێدا سەرکەوتوو بین. باشە لە کۆتاییە گەنجی ئێمە چۆنە بێ ئامانجی خۆی مەسەن بنیاد منێ بیدۆزێتەوە بە دوای بکەوێ هەتاوکو ئەگاتە ئەو شوێنێکە بەڕێ من بە ئامانجەکەی بەڵێ بەڕێ من دەبێتن یەکەم شت گەنج بزانێتن حەزی لە چییە حەزی لە چ بوارێکە بەڵێ دەبێتن حەزی لە چ بوارێک بێتن ئەگەر دایکیان باویەکەن هەر کەسێک بشن دەبێت ئەوە بیت دەبێتن گەنج گوی لە خۆی بگریتن من حەزم لەوەیە چی شارەزە ئەهەم شی ینی گرنگترین شت ئەوەیە ئەو کەسە حەز بگەتن حەز ئەو ئیشە بگەتن بۆ ئەوەی داهێنان بگەتن وەکی بچیتە ئیش ئەحساس نەکەتەوە ئیشە ئەحساس کە شتێکە من حەزم لێە ڕۆژانە خۆی فێری شت بگەتن ئامانج بۆ خۆ بدانیتن مەثلەن تا ساڵێکی دەرێن تەمانگێک من حەز دەکەم لەو ئیشەدا ئەوە فێر بم ئەوە بکەم یان ئەو شانە بکەم و گرنگ ئەوە پێنگۆ بپۆ هەدەفێکی هەبێ ئێستا من بۆ نمونە هیلاکە بم لە ئیشەکەمان زۆر زۆریش دیاریوە هەیە بە 3 ڕۆژ ناخەوم ینی زۆر زۆرە بۆ من بەڵام هەدەفێکم هەیە کە پێ بگەم لەبەر ئەوەی ئەو هەدەفم هێ ناڵم ئیشەکەم زۆر خۆشە و زۆرم حەزێنە زۆر هیلاکە بم بەڵام کەبیر لە هەدەفەکەمەکەم ئەبێ بۆ گۆڵم بگەم ئەبێ بۆ شتە بگەم کە ئەمەوێ ناڵم قەیناکە هەر دیتنا من فەرنینە و زۆر خۆماندی بکەی ئیشەکە ئەوەندە جوان ئەنجام بدەن ئەو کەسە بەرەمبەر یعنی حاضر بیتن پارێک پێ بدەن شەرنینە دەبێت دەبێت هەموو شتێک پێرفێکت بێت نەخێر ئەگەر تۆ قەنەعەت بە شتە هەیە بۆ ئیشە هەیە دەتوانێت قەنەعەت بە ئاسانیش گرنگترین شت ینی لە سەرتا شۆ چەند جارێک باسی ئەو بابەتەمان کرد ئەمن پێم وایە یعنی ئینسان تا خۆی هەوڵ نەدا خۆی دروست نەکە ڕەنگە لەسەر حکومەتی زۆر کە بەڕاستی لەو دیکەواتە چۆن دروستیکەین یعنی گرنگترین شتەوەیە ئینسان بجدی حەز زۆر مهمە لە ئیشکردن ئەگەر نمونە هەیە کەسێک هەیە مثلا لەو مجتمعێمە زۆر زیرەکە مثلا نوتونە ئینا دەرێ مع دەرس لە پۆلیشەش دەبێتن ینی ئۆتۆماتیکی بچیتە طبێ بخێنیت ڕەنگە حەزی بۆ بوارە بەڕاستین دەکەین حەز نینە بە چونکو زەختە مۆڵە پرێسە مۆڵە سەر هەی دەبێت ئەو کەسە بچیت ئەوە ینی گرنگ نینە مثلا بس چون قلت نوطنا إلى الصاد بتشي بيا فزيش مثلا يعني أوي حل من قسەیەکی نزانایەکەیە زۆر بەڕناوەکەم لەبیر چوو بەڵام قسەیەکی زۆر جوانی هەیە بۆ ئەوانەی کە خەونی گەوریان هەیە ئەڵێ هەر کەسێک ئەگەر مەسەلەن تۆ پێشبینیت کرد بە پرۆژەیەک ئەنجامەد یان هیوایەکی گەورەت هەیە ئەگەر خەڵک پێی پێکەنی بزانە هیوایەکە زۆر مەزنا ئەڵێ بۆی سەرسامە بە کە پێی پێ ناکەن بۆی ئەوەی کە پێ پێکەنن بزانە ئەوەکەت مەزنا پێیان وایە تەسەوڕ ناکەن تۆ بۆ بگەی بەڵام هەوڵ پێگەی ئەوە بێتە خاڵێکی دەفع بۆی تۆ بتوانی بۆ هەیوانە بێ کە هەتە وەڵام تەمە ناکەم یعنی هەموو ماڵواوی بکەینە چکە زانی ژیان
بە هیلاک بوونەوە جوانە بە ماندوو بوونەوە جوانە چۆن خۆشە ئێمە هەرێکێک لە ئێمە بەرهەمدار بین ڕاستێنی بەرهەمی دەستی خۆمان بخۆین زانی گەورەترین شانازیەوە ئینسان خۆی دروست بکە باس لە هەولێر بکەین سەدان خەڵکی گەورە لەم هەولێرە دروست بوون کە پایتەختی کوردستانەوە هەمووشمان شانازی پێوەکەن ڕەنگە ئێمە هەرێکێکمان خەڵکی شارێک بین خەڵکی سنوورێک بین بەڵام هەمومان هەولێرمان خۆشەوە حەز دەکەین لە هەولێر بژین بۆ هەولێر کۆمەڵێک تایبەتمەندی و خەڵکی جوانی تێدا دروست بەڵێ بدیت نامەژی ڕاگەاندنمە کوردیت ئەوە چەند ساڵەدا ینی هەند گرنگی نەدایە گەنجی شێوەیەکە درست ئەوەی گەنجی بزانیتن شوانت گەنجی چنە پروگرامە چێکەتن ئەف گەنجە پاڵ دەدنەوە بشێتن مەسەلەن بۆری بخۆ هەبیتن پرۆژە خۆ دەست پێ بکەتن ئەف ڤۆڵاهیە یا هەیە سوزان خان من هەدەفەکەی من شتێکی تر بوو مەبەستم لەوە چی دێ خەڵکانێک هەبوونە لەو هەولێرە کە سەرەتا دەستیان بە ئیشکردن کردووە ڕەنگە شتیان فرۆشت بێ لەسەر عەرەبانە ڕەنگە لە دوکانێک شاگرد بوو بێن دەتوانینەوە بڵین کە لە کوردستانیش ئەوە هەیە کە لە سفرەوە بەڵێ بەعام ینی من ینی ئەو بابەتانە زۆر جی دڵخۆشکردن کە ئێستا دەبینم کابراایکی دەوڵەمەند دەبێت ڕاگەاندن دیوارکرد ئەو کەسانە ئەوشانە یەکێک لە خەلەکانی ئێمە لەو ڕاگەاندن تەرکیزی لەسەر خەڵکی سەرکەوتوونیە بزانە زۆرترین تەرکیزی لەسەر ئەوەیە کە کێشەکان ئەوە هۆکارەکانمان زۆرمان باس کرد بەڵام با ئێستا هەمومان بگەینە ئەوەی کە من لەم گفتوگوۆیە چەندی قسەمان کرد چەند هۆکار باس کرا هەرێک لە لای خۆمان یەکسەرتا لە تۆ دەست پێ یەکەم سۆزان گەیشتی بە چی ینی لەم بەرنامەیەوە چی دەستکەوتەوە بەڵام لێرە نا دەبێکم بۆ نەدەبوو من دیار بوو کۆ ماوەکی گەنج هەمی ئۆریشت خۆ هەنە لە یو گرنگ ئەوە تو مفۆی ئش دەور و بەرت خۆ ببینی تو هەمی جۆرە باشترین تشتی یعنی باشترین ئەنجام ئەتە دەور و بەرت خۆ دەبینە دەرە و بکە هێز هێزەکە ئەرێنی بۆری بخۆ هەبیتن و گرنگ ئەوە تو حەز ئەو ئیشتە بێتن تو حەز بکەوی ئیشی بکەی دەسەرکەف بدی من لە میانەی گفتوگۆکە گەیشتم بەوەی کە ینی هیچ شتێک لە ژیانی هیچ تاکێکە مەحاڵ نییە و پێم وایە هەموو بربەستەکانە توێنەوە بە شەرتێک هەر تاکێک ئارەزووی بێ مەبەستی بێ بێ هەنگاوێک بڕاتە پێش دەبێت سەرەتا لەوە دەست پێ بکە کە خۆی ماندوو بکەوە سڵ لە هیچ شتێک نکاتەوە و مەبەستی بێ کە ئەمانجەکەی دیاری کراوە و دەتوانێت پێی بگا و دڵنیاشم ئێمە گەروا بیرمان کردەوە گەیشتین بەو ئاراستەیە کە هەنگاوەکانی پێش خۆمانمان بینی دڵنیام ئایندە زۆر ڕوون دەبێ و تکام وایە هەمومان وابیر بکەینەوە کە هیچ شتێک لە بەردەستمان نەمەحاڵە نەبەربەست گەشتم بەوەی کە هەموو کەسێک لە ناخی خۆی توانایەکی هەیە دوشتی لەسەر بیکایەکەم باوەڕ بە تواناکەی خۆی بکە بتوانێت یارمەتی خۆی با پێش هەموو کەسێک دوو گوێ لە هیچ شتێکی سەلبی نەگرێت گوێ لە ئینسانی ڕوخێنەر نەگرێت زائیدەن ئێمەش ئەوەی لەسەرمانە توانین ئەو کەسێک کە توانایەکی هەبوو بتوانین یارمەتیان با نەیان ڕوخێنین بەجێ ئەوەی لایەنە خراپەکانی ئەم شاریان بشانێن لایەنە باشەکانی ئەم شامێن هەر کەسێک ئەو ڕێگای لەگەڵا بەکاربن ئەکیدم دوو ڕۆژێکە ئەگا بۆ شتانێکی ئێ بۆ ئامانجانێکی ئەوێت و هەم بۆ خۆشی و هەم بۆ شارەکەشی بۆ وڵاتەکەی بۆ دەوروبەرەکەی سوودیان لەمیانی ئەم گفتوگوۆیە فێری ئەوە بووین کە هیچ کاتێک کار بەدواتەوە نایێت بێت خۆت بە دوای کار ئابگەڕی بیرۆکە لە مێشکتا دروستکە و کاری بۆ بکە کە بە شێوەیەکی کردەی ئەنجامی دەی سوود لەو ئەمرازانە وەرگری کەوا لە دەوروبەرت هەن و لەتوانێت ئەو کەسانی کە ئەتوان هاوکارت بن هیوادارم هەمومان بتوانین بیرۆکەی جوان و کاری سەرکەوتانە ئەنجام بدەین.